بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم اجعل القرآن ربيع قلوبنا وجلاء أحزاننا وذهاب همومنا وغمنا يا أرحم الراحمين. سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگارتان لێبێت. خوشکان برایان قوتابیانی خۆشەویست، خۆشحاڵین کە لە بەرنامەیەک یا لە خولێک و لەوانەیەکی تازە بە خزمەتتان دەگەین کە بریتیە لە زانستی قورئان یا زانستەکانی قورئان، یان دەتوانین بڵێین وانەی قورئان ناسی کە پشتیوان بە خوای پەروەردیگار ئەو خولە شێوازەکەی وەکو ڕامان گەیاندبوو بە شێوەی ڤیدیۆ تۆماریان دەکەین و لە تیلگرام دایدەنێین بۆی خوشکانمان برایانمان لەو کاتانەی کە دەرفەتیان هەیە بتوانن گوێی لێ بگرن، بەڵام بەبێ گومانی گوێگرتنەکە دەبێ وەکو ئەوە وابێ کە مامۆستا لە بەرامبەرتە قسەت بۆ دەکا هەموو ئەو معلوماتانەی کە دەنگوترێن پێویستە بنووسرێنەوە. معلوماتەکان ئەوانەی کە خاڵبەندین یا پێناسەن یا تەریخن یا مێژوون یا ڕەقەمن پێویستە ئەوانە بنووسرێنەوە، چونکە لە کاتی ئیمتیحان و تاقیکردنەوەدا ئەوانە پرسیار دەکرێن و لێپرسینەوە تیاندا ئەنجام دەدرێت. ئەوەی کە ئێمە دەمانەوێت لەو خولەدا قسەی لەسەرکەین دیارە بەبێ گومانی قورئان دەریایەکی بێبنە، هەرچەندە قسەی لەسەر بکرێت و لێ کۆڵینەوەی لەسەر بکرێ ناتوانین حەقی خۆمانی پێ بدەین بە حوکمی ئەوەی ئێمە مرۆڤین و خوای پەروەردیگار بێ نەقس و بێکەم و کوریە و قورئانیش کەلامی خوای پەروەردیگارە. هەرچی بڵێین و هەرچەندێ بنووسین لە بەرامبەر قورئاندا هەرکەمە، بەڵام ئەوەی ئێمە دەمانەوێت لەو خولەدا بیخوێنین یا باسیکەین بە تایبەتی بۆ ئێمەمانان کە سوپاس بۆ خوای پەروەردیگار هەمووتان یا مامۆستان یا قوتابین یا مامۆستان قورئان فێر دەکەن یا قوتابین دەتانەوێت فێر بن و زۆرێکیشتان هەردووکن، هەم مامۆستان و هەم قوتابین. بەڕاستی بۆ ئێمە پێویسترە، بۆ ئێمە زەڕورترە معلوماتمان لەسەر قورئان هەبێت کە قورئان کتێبێکی ئاسایی نییە تەنها بۆ تەبەڕوک و پیرۆزی بخوێندرێتەوە، تەنها بۆ وەرگرتنی پاداشت و خێر بخوێندرێتەوە. ئەوە بەشێکی گرنگیشە لە ژیانماندا بەبێ گومانی کە ئێمە وەکو تەبەڕوک و پیرۆزی قورئان دەخوێنینەوە و بۆیە قورئان دەخوێنینەوە پاداشتمان دەستکەوێ، ئەجرمان دەستکەوێت، تای تەرازومان لە قیامەتدا قورس کات کە باسی ئەوەش دەکەین. بەڵام ئامانجی گەورەترمان بریتیە لەوەی کە لەو قورئانە تێبگەین، لەو قورئانە حاڵی ببین و ئەو قورئانە بناسین و بزانین خوای پەروەردیگار قورئانی بۆ چ ناردۆتە خوارێ، بۆی لەگەڵ عەقڵمان، لەگەڵ دڵمان، لەگەڵ ژیانمان، لەگەڵ ئەندامەکانمان تەواو ئاوێتە بن ئاەتەکان و شوێنەواری ئاەتەکان لە ژیانی ڕۆژانەماندا و لە ڕەفتار و گفتارمانەوە دیار بێت و خەڵکی چۆن لە زمانمانەوە فێری قورئان دەبێت، چۆن بەدەم خەڵک فێری قورئان دەکەین، چۆن بە گوێ خەڵک دەنگمان دەبیستێ کاتێک قورئان دەخوێنینەوە، بۆ ئەوەی کاتێکیش حەرەکە و جوڵە دەکەین، کاتێک هەڵسوکەوت و مامەڵە دەکەین، بە هەمان شێوە خەڵکی شوێنەواری قورئان لە هەڵسوکەوتی ڕۆژانەشماندا ببینێ. قورئان وەکو باسم کرد دەریایەکی بێبنە و ئێمە نامانەوێت باسی هەموو شتەکان بکەین و ناشتوانین ئەوەی ئێمە دەمانەوێت باسیکەین و تایبەتە بە دەورەکەی ئێمە بە خولی ئێمە کۆمەڵێک بابەتن ئەوەی کە ئێستا ئیشارەتیان پێ دەکەین وەکو ناساندنێکی خولەکە کە لەوەوە دەست پێ دەکەین وەحی چییە و چۆن بۆ پێغەمبەر هات صلی الله عليه وسلم، لە چیەوە دەستی پێکرد و لەکوێ دەستی پێکرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن قورئانی وەرگرت لە جیبریل، چۆن توانی لەبەری کا و چۆن توانی لەبیری نەچێتەوە. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو وەحیەی ئەو قورئانەی کە وەری دەگرت چۆن گەیاندنی بە سەحابەکان، ئایا سەحابەکان تەنها گوێیان لێگرت یا نووسیشیانەوە،
ئەگەر نووسیانەوە چۆن نووسیانەوە شێوازی نووسینەکەیان چۆن بوو ئەوەی کە ئێستا نووسراوەتەوە هەمان ئەو نووسینەیە کە سەحابە نووسیویانە و ئەو سەحابانەی کە نووسەری پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم کە نووسەری وحی بوون کێ بوون و دواتر ئەوەی کە قورئانیان پێ نووسیەوە چی بوو و پیتەکان چۆن نووسرابوون یەکەم جار لایەن سەحابەکان و نووسەرەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کێ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم توانی نووسینەکان کۆکاتەوە کێ توانی مصحەفەکان دواتر بکا بە یەک مصحەف کێ نوقتە و فەتحە و کەسرە و ضەممەی بۆ قورئاندانە ئایا ئەو فەتحە و نوقتە و کەسرانەی کە ئێستا هەن بە حازری لە بەردەستی ئێمەدا کاتی خۆی لە لای سەحابەکانیش هەر ئاوا بوو یا ئەوان بە زەحمەتر لە ئێمە فێری بوون و دواتر باسی ئەوە دەکەین کە لە ناو قورئاندا ئایا قورئان چەند سوورەتە ژمارەی سوورەتەکان ناوی سوورەتەکان چییە و کێ ناوی ناون ڕیزبەندی سوورەتەکان چۆن دانراوە ئایا لە خۆوە دانراون یا بە وەحی دانراون و پاشان قورئان چۆن دابش کراوە بەسەر ئەوەندە جوزئەدا چەند کەلیمەیە چەند پیتە چەند حرفە چەند حیزبە و کێ ئەو تەرتیب و ڕیزبەندیەی لە ناو قورئاندا کردووە باسی ئەوانە هەمووی دەکەین پاشان دەچینە سەر ئەوەی کە لە ناو قورئاندا ئایا کام ئاەتانە مەککین و کامیان مەدەنین چۆن ئاەتە مەککیەکان بناسین و چۆن ئاەتە مەدەنیەکان بناسین چۆن لێیان تێبگەین و چۆن لێ حاڵی ببین ئایا قورئان هەمووی تەنها بەس باسی عەقیدەیە ئایا هەمووی تەنها ئەحکامە ئایا هەمووی تەنها قیسە و بەسەرهاتە ئایا هەمووی تەنها وەعظ و نسیحەتە یان وەک دەڵێ دەبێ ورتر و وەک دەڵێ ورتر سەرنج دەین و زیاتر بیری لێ بکەینەوە بۆی چاکتر فەهمی ئاەتەکان بکەین ئایا سەبەبی هاتنە خوارەوەی ئاەتەکان پێویستە بۆ ئەوەی لە تەفسیر و لە ڕاوەی ئاەتەکان تێبگەین ئایا مەرجە هەموو ئاەتێک سەبەبی نزولی هەبێ ئایا ئەو کەسەی کە قورئانی لەسەردا بەزیوە بۆتە هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتێک یا کۆمەڵێک ئاەتەکان هەر تەنها تایبەتن بەو کەسە یان هەتا قیامەتێ بۆ هەموو خەڵکە ئەو ئاەتانەی ڕوویان لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئایا تەنها بۆ پێغەمبەرن یا بۆ خەڵکیشن ئەو ئاەتانەی کە شێوەی ئەمرن شێوەی فەرمانن ئایا هەموو فەرمانێک بۆ فەرزیەت و واجبیەتکردنی حکومەکەی یاننا ئایا فەرق هەیە لە بینی قورئان و حەدیثی پێغەمبەردا صلی الله عليه وسلم یاننا و قورئان چۆن پارێزراوە و چۆن دەپارێزرێ و پاشان لە ناو قورئاندا ئایا هەموو ئاەتەکان ئێستا ئیشیان پێدەکرێت و ئەگەر ئاەتەکان هەمویان ئیشیان پێ ناکرێت کامیان نەسخ کراونەتەوە و بەچی نەسخ بوونەتەوە و ئایا ڕیزبەندی هاتنە خوارەوەی ئاەتەکان ضرورە بۆی لە قورئان تێبگەین هەموو ئەو باس و بابەتانە ئەوجار لە ناو قورئاندا ئاەتمان هەیە عام کە دواتر دەیگەینێ ئاەتمان هەیە خاص حکمی تایبەتمان هەیە حکمی گشتیمان هەیە و هەروەها لە ناو قورئاندا ئاەتیان هەیە محکەمە هەموو کەس ئاسان دەتوانێت لی تێبکە مەجالی خلاف و ناکۆکی و ڕاجایی نییە و ئاەتمان هەیە متەشابیهە تەنها خەڵکانی عالم و زانا و فاهیم و تێگەیشت و لی تێدەگەن و هەروەها چێ تەفسیری قورئانی کرد چۆن تەفسیر کرا ئایا هەموو کەسێک دەتوانێت تەفسیری قورئان بکات یان تەفسیری قورئانیش بنەمای هەیە و یاسای هەیە و کۆمەڵێک قانونی هەنە کە دەبێت ئەو کەسەی تەفسیری قورئان دەکا یاسا و قانون و دەستورەکانی تەفسیر بزانێ ئایا مەرجە هەر کەسێک زمانی عەرەبی بزانێت لە قورئانیش تێ بکە یان بۆ تێگەیشتن لە قورئان بە شێوەیەکی دەقیق ئایا پێویستە زمانی عەرەبی بزانین یا چەندە لێی بزانین هەموو ئەو باس و بابەتانە پشتیوان بەخوای پەروەردیگار لەو خولە و لەو لەورێدا قسەی لەسەر دەکەین و باسی لێوە دەکەین کە دەرسی ئەو ڕۆمان و وەک دەڵێ وانەی ئەو ڕۆمان تەنها مقەدیمە و پێشەکیە هیچ معلومات و زانیاریەکی تێدا نیە پەیوەست بێت بە ئیمتیحان و بە تاقیکردنەوە تەنها بەرچاوڕوونی بوو تەنها پێشەکێک بوو بۆی بزانین ئێمە لەو خولەدا فێری چی دەبین و دەمانەوێت چی بگەێنین بەبێ گومانی
ئەو باس و بابەتانە و کۆمەڵێک باس و بابەتی دیکەش پشتیوان بە خوای پەروەردگار ئەوەندەی کە دەرفەت ببێت و بتوانین ئەوەی کە پەیوەستە بە قورئان بە تایبەتی بۆ تێگەیشتن لە قورئان باسییان لێوە دەکەین و معلوماتیان لەسەر دەدەین بە ئومێدی ئەوەی کە هەم خۆم تەوان سوودی لێ ببینم و لە ژیانی ڕۆژانەدا هەوڵدەم جێبەجێکەین لە کاتی گەیاندندا و هەمیش ئەو خوشک و برانەی کە لە خولەکاندا بەشدارن بۆ ئەوی لەزەتێکی زۆرتر تامێکی زۆرتر لەو خزمەتەی بکەن کە دەیکەن کە بە بێگومانی ئەو جیهانەی کە ئێمە تێداین و ئەو ڕەحمەتەی کە خوای پەروەردگار کردوویەتی لەگەڵ ئێمە بووینە ئەهلی قورئان دڵت خۆشە بە قورئان خەمی قورئانتە خەمی دەرستە خەمی ئەوەتە فێربی خەمی ئەوەتە فێرکەی ئەوە کەم نییە بە گەورەترین نیعمەت بە گەورەترین سامان و بە گەورەترین دەستکەوتی بزانن ئەگەر ڕۆژانە هەزاران جار سوزدە بۆ خوای پەروەردگار ببین تەنها لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار هیدایەتی داوین محبەتی ئەو قورئانە بچێتە ناخمانەوە خۆشەویستی ئەو قورئانە بچێتە ناخمانەوە ئێستا هەرکەمە ئەگەر ڕۆژانە هەزاران جار سوزدە ببین تەنها لەبەر ئەوەی کە خوای پەروەردگار وای لێ کردوین دڵمان خۆش بێ کاتێک ئاەتێک فێر دەبین دڵمان خۆش بێ بەوەی کە کاتێک دەتوانین کەسێک فێری ئاەتێککەین دڵمان خۆش بێ کاتێک کە لە ئاەتێک تێدەگەین دڵمان خۆشتر بێ کاتێک ئاەتێکی خوای پەروەردگار لە ژیانی ڕۆژانەماندا تەطبیق دەکەین و جێبەجێ دەکەین کە دووپاتی دەکەمەوە بەڕاستی خوێندن و خوێندنەوەی قورئان گوێگرتن و فێرکردن فێربوون و فێرکاریکردنی قورئان چەندە گرینگە تێگەیشتن و تێک هەڵکردنی ئاەتەکان لەگەڵ ناخماندا لەگەڵ دەروونماندا گرنگترە و پاشان جێبەجێکردن و پەیڕەوکردنیشی لەو ژیانەدا بە بێگومانی گرنگترە چونکە دڵنیابن بەختەوەری قیامەتمان بە تایبەتی بەستراوەتەوە بە قورئان سەعادەت و وەک دەڵی مەسیرمان بەستراوەتەوە بە قورئان لەو قورئانەدا لەو ژیانەماندا ئەهلی قورئان بین لەگەڵ قورئاندا بین قورئان شریعەتمان بێ قورئان دەستورمان بێت قورئان بەرنامەمان بێت قورئان ئەو شتە بێت کە دڵیمانی داپۆشیوە قورئان ئەو شتە بێت کە مێشکمانی مەشغوڵ کردووە دڵنیابن لە قیامەتیشدا لەو ڕۆژێک هەموو خەڵک لە ناو عارەقی گوناه و تاوان و خراپەکانیدا غەرق بووە ئەتۆ سەربەرزی دڵت خۆشە چونکە ئەهلی قورئانی ئەو کاتێک کە هەموو خەڵکی ترس و لەرزی لێیە ئەتۆ دڵت خۆشە و زەردەخەنەت دێتێ و پێکەنینت دێتێ ئەو کاتەی کە شریعەتەکانی دیکە دەستورەکانی دیکە خاوەن ڕێزکەکانی دیکە تەبەڕا و بێزاری خۆیان دەردەبڕن لە شوێن کەوتوەکانیان لە برادەرەکانیان قورئان دێ دەستت دەگرێ قورئان دێ لە پشتەوە دەبێ قورئان دێ سێبەرت لێ دەکا قورئان دەبێتە نورت قورئان دەبێتە ڕووناکیت قورئان دەبێتە هاوڕێت دەبێتە هاوڵت لە قەبر لە گۆڕ کاتێک زیندوو دەبیەوە و کاتێک پەڕیەوە بەسەر پردی سیڕاتدا هەتا ئەو چرکە و ئەو لەحزەی نەتگەێنێتە حضوری خوای پەروەردگار حضوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵیا بە قورئان وازت لێ ناهێنێ بۆیە ئەگەر لێرە ئەهلی قورئانی ئەگەر لێرە لەگەڵ قورئاندای دڵت خۆش بێ مژدەت لێ بێ دڵنیا بە لە قیامەتیش تۆ لێرە چۆن خۆت بە قورئانەوە سەرقاڵ کردووە لە قیامەت سەرەی قورئانە خۆ بێتەوە سەرقاڵکە بەخۆی بەتەوە مەشغوڵکە نەهێڵی بکەویە تەنگانە نەهێڵی بکەویە ناڕەحەتی نێڵی بێبێنازی بکەوی و دڵنیا بە لە هیچ بارودۆخێکدا ئەگەر ئێمە واز لە قورئان نەهێنین ئەگەر ئێمە پشت لە قورئان نەکەین قورئان پشت لە ئێمە ناکە دڵنیابن ئێمە چەندە دڵسۆزیمان هەبێ بۆ قورئان کەلامی خوای پەروەردگارە سیفەتی خوای پەروەردگارە هەزاران ئەوەندە بۆ ئێمە دڵسۆزی دەنوێنێت و هەزاران ئەوەندەی ئێمە وەفای دەبێت بۆ ئێمە بۆیە بە هەمیشە لە خزمەتی قورئاندا بین چەندەش کاتت دەرخان کرد و تایبەت کرد بۆ قورئان بزانە ئەو کاتت بەکەڵکاتوە بزانە ئەو کاتت قیمەتی کردووە بزانە ئەو کاتت سامانی تۆیە سەروەتی تۆیە بۆ هیچ مەشغەڵەتێکی دنیایی بۆ هیچ ئیشێکی دنیایی وریابن طبعاً قورئانەکەتان دەرسەکانتان فێربوونەکانتان فێرکارەکانتان مەفەوتێنن و پشتیوان بە خوای پەروەردگار هەمومان تا ئەو کاتەی خوای پەروەردگار تەمەنی پێداوین خوای گەورە تەوفیقمان دەدا لە خزمەتی کەلامی خوای پەروەردگار دابین بە ئومێدی ئەوەی بتوانین بەیەکەوە خزمەتێک بە کەلام و شریعەت و یاسا و دەستوری خوای پەروەردگار بکەین ئومێد دەکەم خوای پەروەردگار لە قیامەتدا هەمومان لە ژێر سێبەری ئەو قورئانە کۆکاتەوە هەروەکو چۆن لەو دنیادا بەیەکەوە کۆی کردوینەتەوە
ئومێد دەکەم خوای پەروەردگار هەمومان لە بەهەشدا لە سای ئەو قورئانەدا کۆکاتەوە و قورئان بکاتە شەفاعەتکار و تکاکاری هەمومان، هەر هەمومان بەهۆی ئەو قورئانەوە تاجی زێڕین و نورینی خوای پەروەردگار بخرێتە سەرسەری خۆمان، دایکمان، باوکمان، دەوروبەرمان. ئومێد بە خوای پەروەردگار ئێوە نەک هەر چرای خۆتانن، پشتیوان بە خوای پەروەردگار دەبنە چرای دەوروبەرتان، دەبنە ڕووناکی بۆ خۆتان و بۆ خانەوادەکەتان، بۆ دەوروبەرتان، بۆ برادەران و هاوڕێیانتان. خوای پەروەردگار لە هەموو لایەکمانی قبوڵکە، یارمەتی هەموو لایەکمان بدە کە بتوانین کەمێک لە زانست و زانیاری ئەو قورئانە فێر ببین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.